8 بەیانیە اینجا لەگەڵ داکوبابم ئەم جارە سەفەرێکی وڵاتی تورکیایان پێ دەکەم لەگەڵ مامۆ ڤڵۆگێکی زۆر تایبەتان بۆ دروست دەکەم تەبعاً دەمێک وعدم پێدا بوون اینجا ئەم چەند ڕۆژە زۆر بێتاقەت وتم با بچم بەیەکەوە سەفەرێ بکەین عایشەش لە ماڵی باوچێتی ئەو جارە عایشەم لەگەڵ حازرە ناڕۆ لەگەڵ مامە مەرزی ئیبراهیم خەلیلەوە هاتیم بۆ یەکەم شاری کوردی هاتیم بنزینەکە لێ بدەین تەمان خۆشەویستان بنزین لێرە گرانە بەڵام بنزینەکە کوالێتی زۆر باشیان بەبێت بنزینەکە سیارەت وێران ناکە فیتۆن بناسووتێنە کوالێتی بنزینەکە زۆر باشە بەڵام گرانە اینجا ئەوانە بە شانسن کە ئۆتۆمبیلەکان سیارەکانیان بنزینی کەم مەسوول دەکەن من هەتا ئێستا لە هەولێرەوە هەتا ئێستا هاتوو وەبزانم 50,000ێکم لێداوە 50,000 ئێستاوەتەوە بۆ لێرە لی دەمەوە لە بەنزیخانە جا لەگەڵ دایک و باوم هاتووم لەگەڵ مام ئیسماعیلی ئەو سەفەرە تایبەت لەگەڵ مام ئیسماعیل و ژنی مام ئیسماعیل یا ئەڵڵا کوڕە گیریان کرد دە وەرن دەی وەرن فەقیرانە ئەوە لەوانن باشە ناتوان سەرکەون لە سەقادمی کارەبای هەن چۆن گیریان کردە لە پشتەوە وەرن با بڕۆینەوە نێژەکەمان کرد و با بڕۆین بە ناوی خۆی ئاتر کورسەکەی بخوێنن با بڕۆین مام ئیسماعیل گیان بای بڕۆم دەی ئێستاوە هاتوین بۆ هۆتێل لە مێردین زۆر تایبەتە زۆر خۆشە چۆنە جەوەکەتان بەدڵە؟ بەدڵیانە زۆر خوا؟ زۆر خۆشە مام ئیسماعیل لە ماڵی بام خۆشترە خوا باڵە خۆشە ژوورێکم بۆ دایک و باوکم گرتۆ ژوورێکیش بۆ خۆم و بۆ زەری زاوەمە چێ؟ خوا بەجدێ شوێنێکی تایبەت بۆ خزمەتکردنی دایک و باوک ئەوش دایکم ڕسمی بابم دەبێ ڕاست پلی پێوە دەنێ نازانن ڕاست پلی پێوە دەنێ اینجا هاتوین بۆ یەکێک لە مۆڵەکانی ماردین ماشەڵڵا مۆڵێکی یەکجار زۆر گەورەیە چوون بە پێشیان کەوتووە چۆن عەلیسات چاوساغا باشە لە تورەکەش نازانن تورەکە مام ئیسماعیل مام با بڵێن ڕۆمانسێ دەستی دایکم بگرم بڕۆ دەستی دایکم بگرم با بڵێن ڕۆمانسێ بڕۆ دەستی دایکم بگرم دەی زوو دەی زوو هەتا بابم دەگاتیە دەگەینەوە هۆتێلی هەی گیان بە قوربانت وەی گیان تازە بە وەختە شێت بێ سینگڵ اینجا ڕۆژێکی تریش هەستاینەخە و لە ماردینی خۆشەویست داکوبام لێرە نووسینە ژوورێکم بە تەنیا بۆ گرتین ماڵەکە مۆلیدەی بنە یا هەلا مام ئیسماعیل گیان یا هەلا بانیتان باش وەرە ژووری لەیتان نەبوو خۆش هیچ باش بۆ تۆ دایکشی معدل وەدەزانێ جەنبانی باش بەڵێ خۆشەویستان ئەوە ژوورەکەیانە اینجا ئەو دیارە بام لێرە نووستی ئەو بە پێ و قەترانە بام لێرە نووستی بابم لێرە نووستی ئەوە دیار چ دەکاو فستەقە پیشخۆی کردووە بام لێرە با بچین نانی بەیانی بخۆین برێکفاست بڕۆ مام ئیسماعیل دەزانین کو دەرێ خارەیە دەی با بڕۆین فەرم قەسوی عایشە فەرم بەو مەکسی جا هاتوینە بازاڕە گەورەکەی ماردین شوێنێکی زۆر خۆشە گەشتیاری لە هەمان کادا هەم شتێکشی لەیە لە جلوبەرێک لە خواردن دەوان ماردین بەچی ناسراوە بە لە خواردن بە کەبابەکەی بەناوبانگە ماشەڵڵا کەبابێکی زۆر بە لەزەت و بەتامە پێش خواردن ئێستا مام ئیسماعیلوانی شەڕێ عایشە
ئێستا سواری تاکسی بووین لە ماردین سارەمان لە هۆتێل بەجێهێشتۆ لە بەرۆی پارکینگش زۆر کەمە لە ماردین من و مامسافیش لە پشتۆ دانیشتین بابیشم لە پێشە دانیشتۆ بەزەم پارەکەی دەدەم سپۆنسەری ئەو سەفەرە سۆرای مام ئیسماعیلە لەگەڵ مامسافی جا خۆشەویستان ئەمەش بازاڕی شەوەی ماردینە بازارێکی زۆر خۆش و قەرەباڵغ بەڕاستی احترامی میوان زۆر دەگرن لەم شارە جێ مام ئیسماعیل جان لێرە مە قوربانت بم شوێنێکی زۆر تایبەتە هەتاوەکو 3 و 4 شەو هەیە بازارە اینجا ئەمەش پێی دەڵێن قەلعەی ماردین شوێنێکی زۆر تایبەتەوە بزانم ئەمە تازە نۆژەکراوەتەوە ئەگەر غەڵەت نەبم سێری بکەن خۆش مام ئیسماعیل بە قوربانت بۆ مام ئیسماعیل جان خۆش دایکم بەریش تەسویرکردنە مزگەوتێکی زۆر جوان لێرە هەیە سەیری بکەن خۆشەویستان مزگەوت لێرەیە لایڤ موزیک لێرەیە هەر کەسە حەز و ئارزوی خۆیەتی کامە ڕێگای هەڵدەبژێرێ بۆیە ینی بەڕاستی شتێکی زۆر جوانە ینی ئەو سەقافەت و بیرکردنەوەیەت هەبێ قوربانت بم مام ئیسماعیل چی دایکم ڕسمیان بەدەگرێت بە قورعان ئەو ڕسمە سەقەت دەبێت ئێستا هەمووی عەردەکەیە دایجان مەکە اینجا نانی بەیانی هەستاوین بە قوربانی مەکسیت بم دایجان نازم ئەو جانتایە چی تێدایە خۆزگەزانی بە مام ئیسماعیل گیان ها ستایلی خۆی نەگۆڕێەوە لە کوردستانەوە چۆن شەڵوارەوە دێو دەوڕا لێرەش نەیگۆڕێەوە قوربانی و مەکسیت بم دایجان 5 ساڵ و 8 مانگە هەتا بیخۆم زانم کستێ دەکەم باوە بەجیان دایجان بۆ فرۆشتنەوە تەو زەیتونە سەفێرش دەیبێەوە باش بە قوربانی دڵتان بوو نانێکی خۆش ئەوش بزێرە هێلکە خۆر چۆن سەر دڵی ماڵی بابێتی لەگەڵ مام ئیسماعیلی دانیشتوین بۆمبا ئەنێرژیدرینگ بەو بانەی لە سەفەر دەیخۆینەوە اینجا دەچین بۆ شارێکی تریش ئەوە گوتم کامیان ببێن گوتم قاوەکەم بۆ بێنە ئاسکۆفێکی لاندێسە با ئەم ئێستا بیخۆم تۆزە ئێستا بۆ تۆش دەکەمەوە باشە کوالیترین ئەنێرژیدرینگ خۆشترین ئەنێرژیدرینگ وە کۆنترین ئەنێرژیدرینگیش ئێستا بۆ بێوە ناخۆش خۆشەویستان ئێستاش هاتوین بۆ میدیات زۆربەی فیلمە تورکیەکان لێرە دروستکراوە بیبینن بە چای خۆتان ئەوش مام ئیسماعیل نازانم لایەکی تیشێرتی لە شەرقە لایەکیکەی لە غەربە کوا دایکشم وەرە دایجە چۆن تەسویر شتێ دەکە ئەوی بە قوربانی ئەو دڵت بم باشە بەس هیچ حساب بۆ کامێرەی ناکە دەی سوورەنە سەرچۆپی پێگرتووە شوێنێکی زۆر تایبەتە زۆرترین فیلمە تورکیەکان لەم شوێنە دروستکراوە ببینن ئەم شوێنە لە میدیات ماشەڵڵا ئەو فیلمە تورکیانی کە بەرهەم هێنراون زۆربیان لێرە کاری تەسویرۆم شتانیان بۆ کراوە کولۆکێشە هەر ئێستا سڵتان ئیسماعیل ئەوش خۆڕەم خەسووی عیشە ماشەڵڵا اینجا ئێرە بە بڵیتە بتاقێ دەوێت داخل ببێ ژوورە مام ئیسماعیل زۆر خەفەتی خوارە و پارەی سەرف کرد لە جێی من نییە دەڵێ هەمووی بە قوربانی شێخ ئەڵڵای بێ طبعا هاتوین بۆ لادەیەک لە نزیک میدیات لە تورکیا ئەمە پیتزا فرۆشە کە خۆشەویستان تاوان 50 جوان گوێ بگرن 56 ساڵ پێش ئێستا لە وڵاتێکی دەرەوە بۆ ینی لە ئەوروپا بۆ اینجا لەوێ شەر ئیشی پیتزا و شتی کردو بە عایلەوە 56 ساڵ پێش ئێستا کە لەگەڵ خێزانەکەی ڕۆیشتۆ لە دوای ئەوە ئیتر منداڵیان کە دروست بۆ نەوەیان کە هەبووانە تویەتی دەچمەوە گوندەکەی خۆم لەوێ ئەو ئیشەی دەکەم ئیتر هاتووتە ئێرە ئەو ڕیسکەی کردو ئیشەکەی کردو سوپاس بۆ خۆی ینی ماشەڵڵا سەیری کە سیارە لەکوێ هەتا ئەمە هەموو سیارێ ینی هەموویان لێرە
ئیش دەکەن بە عایلەوەنەوە و کوڕ و ژن و مێرد و هەموویان نزیکەی 15-20 کەسن هەموو لێرە ئەوی شەی دەکەن جا زۆر قەڕە باڵخە. اینجا هاتوین بۆ بەیاسوو لەگەڵ مام ئیسماعیل و خەسوو عەیشێ و مام سافی. طبعاً ئێرە زۆر بەناوبانگە لە ئیبراهیم خەلیلەوە سەعاتێک سەعات و نیوەکە شوێنێکی زۆر خۆشە. ئەمەی کە دەیبینن هەمووی ماسیە لێرە دادەنیشی مەطعەمە جەوێکی زۆر تایبەتە. بەیاسوو مام سافی مام اسماعیل جان جەوەکە چۆنە؟ بەدڵتە؟ خۆشە؟ خۆش ڕێگە خەسوو خەزوور بێ دەرەوە؟ لاوەی بی لە تۆ بپرسم قەت ناچێ دەرەوە کەم خۆشە جارێک بیان بێ ئەمن؟